بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. عزيزانم، أمتك شعراء لدواي شعرك دو تبينم هيا دانا بنسبتي ما موسى عزيز وخوشوي اسمان لزندان ما موسى كريكار خواي قولا للشر شرخوازان ولا دشمناتي دشمن كاران بي باريزيت ولا تشوار شوي زندان بيهێنە دەرەوە ئینشاءالله بۆ ناومانە بۆ خاکی کوردستان. بۆ یاڵم چوارچێوەی زیندان یا چوار دیواری زیندان، ئێمە جسمەکەمان لە چواردێ و لە نێو چوارچێوەی زیندانێکایە، بەڵام لە هەر شوێنێکا بین لە تاریکی و ڕووناچی لە چوارچێوەی هەر دیوارێکە ڕۆحمان ئازادە و بیر و بۆچوونمان ئازادە. با جارە شیعرەکە بخوێن. نووسیم: هۆ مامۆستا، هۆ مامۆستا، خاسپەرستان وا دەزانن بە زیندان کردنی جەستات بیر و عەقیدەی پیرۆزت دەفەوتێنن، وا دەزانن بە دوورخستنەوەی ئیجباریت کێڵگەی زانست و ئەدەبت دەسووتێنن. خاسپەرستان وا دەزانن گەر لە ماڵ و خێزانت کەن، گەر ئاوارەی شارانت کەن، گەر بێبەش لە ئاو و نان و دەرمانت کەن، گەر دوور لە پەڕەی کتێب و قیراعەتی قورئانت کەن، ڕێگەیان بۆ چۆڵەکەیت و دەست بەردەدەی لە کاروان، چەکی جیهاد فڕ ئەدەیت و دوور دەبیتەوە لە مەیدان. خاسپەرستان وا دەزانن گەر بتکوژن ناوی جوان و یادی بەرزت لە بیر مێژوو دەبەنەوە، تۆڵەی دەعوە و بانگەواز و ئامۆژگاریت دەسەنەوە، بەڵام پێیان دەسەلمێنین عەقیدە و بیری پیرۆزت پتر و پتەوتر لە جاران ڕاوەستاوە، کێڵگەی زانست و ئەدەبت گەشاوەتر لە جارانە و نەفەوتاوە، سوێن بەخوا ڕۆژێک دەبینن چەکی دەستت لە شانی ڕۆڵەکانتایە، قەڵەمی پرسۆز و هەستت لە دەستی قوتابیانی وەفادار و سەرڕاست و بە ئیمانتایە. بەڵێن بێ ناوی ئازیزت لە یادمانە، ڕێگە و ڕێبازی خواناسیت هەمیشە لە بەرچاومانە، بۆ بەدیهێنانی ئامانجی بەرزت بێقەرارین، بۆ دامەزراندنی دارولئیسلامی نوێ دەستمان لە نێو دەستی یەکە و کۆمەڵکارین، بۆ دامەزراندنی دارولئیسلامی نوێ دەستمان لە نێو دەستی یەکە و کۆمەڵکارین. والسلام عليكم ورحمة الله وبركاته.